سروشتی پێکهاتەی هەرێمی کوردستان لە چەندین نەتەوەیینی جیاواز پێکهاتووە و بە وتەی خۆیان ئەوانیش وەکو سەرجەم هاوڵاتیانی تری دانیشتووی هەرێم نیگەرانن لە ڕەوشی ژیانیان و پێیان وایە دەبێت لە دەستوری تازەی عێراق پێگەی تایبەتیان بۆ دابنرێت و سەرۆکی قەواری هاوپەیمانی تورکمانی هەولێر داوا دەکات ئەنجومەنێکی باڵای تایبەت بە تورکمانان هەبێت بۆ ڕایکردنی کارەکانیان لە هەرێمی کوردستان. ئێمە زۆر جار پارتە سیاسیەکان تاکید لەسەرەوەی دەکەن کە پێویستە ئەنجومەنێکی تایبەت هەبێت بە کاروباری تورکمان بۆ ڕاپەڕاندنی کاروباری ڕۆشنبیری پەروەردە کۆمەڵایەتی ئەو ئەنجومەنە دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردنی هەبێتن و بودجەی تایبەتی هەبی بە مەبەستی ئەوەی ئەو بنەما یاسایانەی کە تایبەتە بە مافی پێکهاتەی تورکمان بتوانێت لە ڕێگە ئەو ئەنجومەنە بخەیە بواری کار و جێبەجێکردن. پرۆژەیەکی تر ئامادەکرا ئێستا قڕائی یەکەمیشی خوێندنەوە یەکەمیشی لە پەرلەمانی کوردستان بۆی کرایە بە ناوی یاسای ئەنجومەنی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان بۆ هەموو پێکهاتەکان. ئێمە نامانوێت ئەنجومەنەکە گشتبی دەمانوێت هەر پێکهاتەک ئەنجومەنێکی تایبەتی خۆی هەبێت. کریستیانەکان و یەزدەکانیش دوو پێکهاتەی هەرێمن و ئەوانیش پێیان وایە ڕەوشی ژیانیان باش نییە و دەست بەسەر زۆرێک لە زەوی و ماڵەکانیان گیراوە و بە تایبەت لە ناوچەکانی عێراق پێویستە بەپێی یاسا و دەستور مافەکانیان پارێزراو بن هەرچەندە لە دەستور مافیان پێدراوە بەڵام گرفتیان لە جێبەجێ نەکردنی دەستورەکەدا هەیە. کێشەی تەجاوزات هەیە لەسەر ماڵ و مڵک و گوندە ئاشووریەکان هی خەڵکی ماوەکو کەلدو ئاشووریەکان لە عێراقا هەوڵێکی جددی دەدرێت بۆ گۆڕانکاری دیموگرافی ناوچەکانی ئێمە لە دەشتی نینەوە بۆ نمونە لە بەرتەلا لە قەرەقۆش زۆرێک لە میلیشیا چەکدارەکانی عێراق هەوڵ دەدەن خەڵکی ئێمە بترسێن بۆ ئەوەی ناوچەکانیان بەجێبێڵن. خاڵی سەرەکی ئێمە لە هەردوو دەستورەکان هەوڵماندا بۆ ئەوەی مافەکانمان بە شوەیە خۆمان دەیخوازی بچینە دەستورەکەەوە بەڵام ئەوەندە سەرکەوتو نەبوون لەبەرەوەی ڕەتفعلی بەرامبەرمان زۆر هەبوو بە تایبەتی لە دەستوری هەمیشەی عێراق بەڵام توانیمان لە هەرێمی کوردستان مجموعە داخوازیەکی زۆر گەورە بچەسپێنی. کێشەیە مەسەلەی تەطبیقی دەستورە یعنی ئەگەر دەستور وەکوتم ئەگەر بۆ هاوڵاتیان هەموو من و تۆ وەکو یەک هاوڵاتی بن احتیمال هیچ کێشەم هەن نابێت زمانمان یەکە وڵاتمان یەکە ئێمە هەموو مرۆڤین هەمواوین ڕاست احتیمالە بەس مەسەلەی دین زیادە و لە مشکلەی ئێمە لە کوردستان احتیمالە مشکلەی خەڵک بێ زیاتر لە دەستور ئێمە دەمانەوێت پێکەوەژیان زیاتر باش بێ یعنی ئەوە ڕاستە ئێستا کوردستان نمونەیەکی باشە بنسبەت عێراق و بنسبەت دەڤەرەکانی تر بەس لەمانەوێت هێشتا زیاتر بێ یعنی خەڵکی ئێمە بە یەک چاوسەری برادەری خۆکەن. بەهۆی سەروەرنەبوونی یاسا و گوێنەدان بە ماف و ژیانی پێکهاتەکان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی ژیانیان بەرەو ئاڵۆزبوون دەچێت هەر ئەوەش وای کردووە پێکهاتە و کەمەنەتەواییەکان و ئاینزاکان داوا بکەن لە دەستوری نوێی عێراق مافەکانیان پارێزراو بێت. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.